گۆڕانکاریەکانی کەشوهەوا و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی مەترسی سەرتاسەری لەسەر جیهان دروست کردووە. لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە مەترسی کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو دەکرێت. حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوێم پلان و پرۆژەی داناوە بە دروستکردنی پۆند و بەندا و کۆمەڵێک پرۆژەی گشتگیری دیکە کێشەکەم ئاوی چارەسەر بکات. ئایا حکوومەت تا چەندەم هەنگاوانەی توانیوێتی تێدا سەرکەوتوو بێت و تا چەند دەتوانراوە ئەم مەترسیانە لە هەرێمی کوردستان دوور بکەوێتەوە؟ لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم بەڕێز دکتۆر کاروان سەبا هەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێی. با بڵین مەترسی کەم ئاوی و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان ئێستا لە چ ئاستێکدایە؟ بەڵێ دیارە بابەتی کێشەی ئاو چه ئاوی ژێرزەوی چه ئاوی سەرزەوی تەنها لە هەرێمی کوردستاننا بەڵکو لە تەواوی ڕۆژەڵاتی ناوەڕاست لە باکووری ئەفریقا تا دەگاتە ناوەڕاستی ئاسیا کێشەیەکی ڕیشەیە و ساڵ بە ساڵ زیاتر دەبێت. ئەوەش لەبەر چەند فاکتەرێکە. فاکتەری یەکەمیان گۆڕانکاری ئاو هەواییەکانە، فاکتەری دووهەمیان کێشە سیاسی و ئیداریەکانی ئەم ناوچەیە کە بۆ خۆی ناوچەیەکی پڕکێشە و ئالۆزە، و فاکتەری سێهەمیشیان زیادبوونی پێداویستیە. ئەوەش زیادبوونی ژمارەی دانیشتوانە، زیادبوونی گەشەی ئابووری، هەموو ئەوانە وا دەکا کە گوشار لەسەر سەرچاوەکانی ئاو زیاتر ببێ. دیارە ئێمەش وەکو هەرێمی کوردستان چ بە موقعە جوغرافیەکەمان کە کەوتوینەتە دڵی ئەم ناوچەیە و چ بە یعنی ئەو دۆخەمرۆیەی کە هەمانە کە گەشەکردنێکی خێرای ئابووری لەو 10 ساڵەی ڕابردوو ڕوویدا، ژمارەی دانیشتوان وەختە بڵێن بەراورد بە 10 ساڵی ڕابردوو بووەتە 2 ئەوەندە، پێداویستی زیادی کردووە، گەشەی ئابووری زیادی کردووە. هەموو ئەوانە پێویستی بە سەرچاوەیەکی زیاتری ئاو هەیە لە کاتێکا سەرچاوە ئاویەکانی ئێمە بەرەو کەمبوونەوە ڕۆشتوون. ئەمە تەحەدیەکی گەورەیە. لەلایەکەوە تۆ پێداویستیت بۆ ئاو زیادە بێ، لەلایەکەوە خودی ئەو ئاوەی کە لەبەردەستایە بەرەو کەمبوونەوە زۆر باشە. یەکێک لەو پرۆژە گرنگانەی کە حکوومەتی هەرێم هەنگاوی بۆ هەڵگرتووە دروستکردنی ژمارەی زۆری پۆند و بەنداوە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. تەنیا لەم کابینە زیاتر لە 41 پۆند دروست کراوە. گرنگی پۆند چییە؟ دەتوانێت چی بکات لە پاراستنی سامانی ئاو لە هەرێمی کوردستان؟ دیارە یعنی من وەکو گوتم بۆ ئیدارەدانی ئاو تۆ پێویستت بە چەند ڕێو شوێنەکە. یەکێک لە ڕێو شوێنەکان بابەتی کۆکردنەوەی ئاوە. میدیای ئێمە زیاتر تەرکیزەکەی لەسەر کۆکردنەوەی ئاوە، چونکە ئەوە ئەبینرێ، ینی هاوڵاتیش هەر زیاتر گرنگی بە بابەتی کۆکردنەوەی ئاوەدا، چونکە شتێکە کە بە چاو ئەبینرێ. و ئیلا ئەو هەنگاوانەی دیکەی کە حکوومەت کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرتووینێ تێبەر هیچی کەمتر نەبووە لە گرنگی بابەتی گلدانەوەی ئاو. بۆ نمونە هەر کۆنتترۆڵی بەکارهێنانی ئاو، کەمکردنەوەی بەکارهێنانی ئاو، ڕێخستنەوەی دابشکردنی ئاو، هەموو ئەمانە بابەتی زۆر گرنگن. بەڵام ئەتوانم پێت بڵێم ئێمە لە بابەتی کۆکردنەوەی ئاو کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری جۆری و چەندیشی لەو سێکتەرە هێنایەکایەوە. سەرەڕای ئەو گوشارە ئابووریانەی کە لە سەرمان بوو، سەرەڕای ئەو دۆخە سیاسی و ئابووریەی کە ڕوبەڕوومان بوویەوە، سەرەڕای ئەو هەموو ناهەمواریەی کە ڕوبەڕوومان بوویەوە، بەڵام ئەتوانم بڵێم ئەو کابینە یعنی گۆڕانکاریکی نەوعی لە بواری گلدانەوەی ئاودا کردووە. یعنی ئەگەر پێت بڵێم تەنها لەو 2 ساڵە، تەمان 2 ساڵی یەکەم کۆڕۆنا بوو، داکەوتنی نرخی نەوت بوو، دۆخێکی زۆر خراپ بوو. تەنها لەو 2 ساڵەی کۆتاییە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە کردەی دەستی بە دروستکردنی زیاتر لە 43 پۆند بۆ کۆکردنەوەی ئاو کردووە. و جگە لە بەنداوەکان کە ژمارەیان 7 بەنداوێک دەبێت کە ئەوانە ئیشیان لەسەر کراوە، هەندێک لەو پۆند و بەنداوانە لە ماوەی ئەم ساڵا تەواو بوون. ینی بۆ نمونە دوێنێ بەنداوی چەمەرگە کراوەتەوە. لە 3 مانگی ڕابردوو، لە 4 مانگی ڕابردوو نزیکی 7 پۆند لە گەرمیانەوە تا خانەقین تەواو بوون و کەوتونەتە خزمەتی خەڵکەوە پڕ ئاویشن. یعنی ئێمە گوندمان هەبووە بیرێکی ئاویان نەبووە لە گەرمیانە، بیرێکی ئاویان نەبووە بۆ ئاوی خواردنەوە. ئێستا پۆندێکیان هەیە کە زیاتر لە 9 ملیۆن مەتری سێجا ئاویان لە بەردەستایە ئەتوانن بەکاری بێنن بۆ چالاکیەکانیان. باشەوە ئاماژەتان پێکرمە یەکێک لە هەنگاوەکان و ڕێکارەکان ئەوانی دیکە چین کە وەکو سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان توانراوە ئیشی لەسەر بکرێت بۆ کەمکردنەوەی قەیرانەکە ئێستا. بەڵێ یەکێک لەو هەنگاوانەی دیکە کە کردمان ڕێخستنەوەی هەیکەلەی دامەزراوەکانی کەرتی ئاوە و ڕێخستنەوەی پەیوەندی لە نێوان دامەزراوەکانی کەرتی ئاوە، دەرکردنی یاسای پاراستنی ئاوە، پێکهێنانی ئەنجومەنی باڵای ئاوە کە لەوێ هەموو ستیک هۆڵدەرەکان، هەموو ئەوانەی کە پەیوەندیان بە مەلەفی ئاوەوە هەیە لەوێ کۆ دەبنەوە و قەراری گرنگ لەبارەی ئیدارەدانی کەرتی ئاوە دەردەکەن. لە هەمووی گرنگتر لەو کابینەیە بۆ یەکەمین جار ئێمە بە شێوەی دەستکرد توانیمان پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی ئەنجام بدەین. ئەوەش بریتی بوو لەوەی کە ئاوی باران ئاو کۆ بکرێتەوە و بە ڕێگایەکی زانستی و دەستکرد
بخرێتەوە ژێر زەوی بۆ حوزە ئاویەکانی ژێر زەوی و ئەتوانم پێتان بڵم کە ئێمە وەکو هەرێمی کوردستان سەرکەوتوو بووین لە ئەزمونێک کە ئەو ئەزمونە ئەتوانم بڵێم زۆر کەموێنەیە لە بواری ئەوەی کە چۆن کانی وشک بوو زیندوو بکەینەوە و ئێمە ساڵی ڕابردوو پرۆژەیەکی پایلەت پرۆژێکتمان هەبوو ینی پرۆژەیەکی تاقیکاری ئەزمونیمان هەبوو بە هاوبەشی لەگەڵ یونیسف توانیمان پرۆژەی کانی سەرتامان جێبەجێ کرد و کانیەکە بوژایەوە دوای چەند ساڵ لە وشک بوونی هەموو ئەمانە یانی ئێستا ئەگەم هەر لەو راپۆرتەی خۆتانە باسی کێشەی ئاوی چەمچەماڵ کرا کە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیدا ئەو پرۆژێکیان بۆ جێبەجێ بکرێ پێشتر بۆ ئاکرێ هەمان شت کراوە کەواتە ئێمە ئەگەر تەماشا بکەین لەناو سێکتەری ئاویش لە کۆکردنەوەی ئاو لە ڕێخستنەوەی یاسا و ڕێساکان لە ڕێخستنەوەی دام و دەستگاکانی بواری ئاو هەتا دەگاتە سەر دام و دەستگاکانی دابشکردنی ئاوی خاوێن بۆ هاوڵاتیان هەموو ئەمانە پێداچوونەوەی پێداکراوە و ئیشی لەسەر کراوە بەڵام ئەتوانم پێت بڵم کە حەجمی تەحەدیەکە زۆر گەورەیە یعنی حەجمی کێشەکە گەورەیە لەبەر گۆڕانی ئاوهەوا لەبەر زۆربوونی ڕۆکێتی ژماری دانیشتوان باشە دکتۆر کاروان دیارەکە ئەم هۆکارانەی کە جەنابەت باست کرد بەشێکن بەڵام هۆکاری مرۆییشن زۆر جار چاڕوانەکانی خەڵکەوەیە کە ئەم کێشانە چارەسەر بکرێت بەڵام ئایا هۆشیاری بەکارهێنانی ئاو لای هاوڵاتیانی ئەمە چەندە گرنگە هەم لە ئەو شوێنە گشتیەکان هەم لە ناوچەکان هەم لە نێو ماڵەکانەوە ئەمە ئەتوانێت کاریگەر بێت لەسەر کەمکردنەوەی قەیرانەکان بەڵێ بێگومان هۆشیاری تاک زۆر گرنگە لە بابەتی پاراستنی سامانی ئاو چونکە ینی هەر بۆ نمونە ئەگەر شاری هەولێر وەکو نمونەیەک بهێنینەوە ڕۆژانە زیاتر لە 600,000 متری سێجا ئاو داخلی شاری هەولێرە بێ بەداخەوە هەندێک لە گەڕەکەکانمان وەکو پێویست ئاویان پێناگە خۆ ئەگەر ئەم 600,000 مترە 400,000 متریشی ینی دابش ببێ بەڕێک و پێکی مانای وایە ئێمە هەندێک جار دوو ئەوەندەی ستاندەرە جیهانیەکان ئەو داخلی شارەکانەکرێ لێرە ینی جۆرێک هەز نەکرد تەمان لای هەمووینا سپاس بۆ خوات دۆخەکە بەرەو باشترە ڕوا لە ڕووی هۆشیاریەوە بەڵام بەشێکی زۆری خەڵک ئەو هەست بە بەرپرسیارەتی نییە کاتێک کە تانکیەکەی خۆی پڕەبێت تانکیەکەی بگرێتەوە ئاوەکەی بگرێتەوە بۆ دراوسەکەی بڕوە چونکە شێوازی دابشکردنی تۆڕەکان بەو جۆرەیە کە گەر ماڵێک ئەو زۆر بەکار بهێنێت تەسیل لە ماڵەکەی دیکە دەکات هەندێک لە ماڵەکان ڕوبەرێکی فراوانی چیمەن و سەوزاییان دروست کردووە کە هەموو بە ئاوی خاوێن ئاوە درێ کە ئەوە خواردنی بەشی ئاوی ماڵێکی دیکەیە و تەسیرکردنە لەسەر گەڕێکێکی دیکە بۆیە بوونی ئەم هۆشیاریە زۆر گرنگە ئەمە نەک لە ماڵەکان طبعا ئێمە لە پرۆژە کشتتوکاڵەکانیش لەم شتەمانەمان هەیە بەشێکی زۆر لەو جوتیارانە کە خۆیان ڤیددیۆکان بۆ منە نێرن دراوسەکانی دەینێرن دەبینی هاوڵاتیەکە تا ئەو کاتەی کارەبای هەیە بیرەکەی داگرساندووە ئەوجا پێویستی پێیەتی پێویستی پێی نییە بەداخەوە ئەم پاراستنی سامانی ئاو تەنها ئەرکی حکوومەت نییە پێکەوە بەڵکو بەبێ کۆمەلگا ئێمە ناتوانین باشە حکوومەت ئاوی قورسی لەباری کشتتوکاڵدا بەکارهێناوە بە تایبەتی توانیوە کەڵکلەوە بابەتە شوەر بگرێ بەڵێ ئێمە لە ئێستا لە شاری هەولێر پرۆژەیەک لە قۆناغەکانی قۆناغی پێشکەوتووایە لەگەڵ ئاژانسی جایکای ژاپۆنی بۆ بابەتی چارەسەرکردنی ئاوی ئاوەڕۆی هەولێر و سوود لێوەرگرتنەوەی چ بۆ دروستکردنی پشتێنەی سەوزی بۆ شاری هەولێر چ بۆ پرۆژەی ئاودێری سوودی لێوەرگیرێ و لە بواری پرۆژەی بچووکیش بۆ بواری ڕیسایکلین ینی تریتمنت یا چارەسەرکردنی ئاوی ئاوەڕۆ هەنگاونراوەتە بەر و ئێستا ئێمە وەکو بەڕێوەراتی گشتی سەرچاوەکانی ئاو پرۆژەی پایلۆت پرۆژێکتێکمان هەیە پرۆژەیەکی تاقیکاریمان هەیە بۆ پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆ بۆ بەکارهێنانی بۆ بواری ئاودێری و بواری کشتتوکاڵی ئەوەش لە قەزای لە هەریرە لە باتاس و هەریر ئیشەڵا لە چەند مانگی داهاتوو کاری لەسەرەکرێت ئەوە تا چەندە کاریگەری دەبێ وە کۆماژەتان پێکرد بۆ فراوانبوونی ڕێژەی سەوزایی و فراوانبوونی ڕێژەی سەوزایی لەسەر کۆمەڵێک بابەتی دیکەی پێوەست بە ژینگە لە هەرێمی کوردستانەوە لە داهاتوودا دەتوانین چۆن بەرهەمەکەی ببینین ئێمە ینی لە فەلسەفەی ئیدارەدانی خۆمان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئاوی ئاوەڕۆ وەکو سەرچاوەیەکی نوێ بووەوەی ئاو ینی پێناسە دەکەین و باوەڕمان وایە سەرچاوەیەکی نوێ بووە و گرنگی ئاوە بۆ ئەو بابەتەش بەجددی کارەکەین لەسەر ئەوەی کە ئاوەڕۆیانەی کە لە شارەکان دەردەچێت جارێکی دی ڕیسایکلین بکرێت و چارەسەر بکرێت و سوودی لێوەربگیرێتەوە ینی بنمونە ئەگەر شاری هەولێر یان شاری سلێمانی شاری دۆک ئەو شارە گەورانە ڕووبارێک ئاو لە ئاوی ئاوەڕۆ لەم شارەوە دەردەچێت دیارە پاکردنەوەی ئەم جۆرە ئاوانە پێویستی بە تەکنەلۆژیایە پێویستی بە
پارەیەکی زۆر و پێویستی بە کاتێکی زۆرە بەڵام ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە گرنگی ئەو بابەتە تێگەشتوین و بەکردەیش کارمان بۆی کردو وەکو ئاماژەم پێدا ئێمە لە ئێستا لە شاری هەولێر یعنی قۆناغی باشی بڕیەوە بۆی ئاوەڕۆی شاری هەولێر پاک بکرێتەوە لە هەندێک گوند و ناحیە وەکو پرۆژەی تاقیکاری دەستمان پێ کردووە بە تایبەتی ئەو جۆرەی کە پێوترێ extensive treatment کە ئەوە چارەسەرکردنێکی ژینگەییە زۆرتر اعتماد ناکاتە سەر وزەی کارەبا یاوە خودت مەوادی کیمیاوی بەڵکو شێوازی سروشتی بەکاردەهێنین و چاوەڕێی نەتیجەکانیشی دەکەین بۆەوەی لە شوێنانی دیکەش دووبارەی بکەینەوە. بەڵێ بەڕێز دکتۆر کاروان سەبا هەورامی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان زۆر سپاس کە لێرە لەگەڵمان بووی. سپاس.